دیمەنی مناڵە ئیشکەرەکان لە بەشێکی زۆری شوێنە گشتیەکان و شەقامە سەرەکیەکانی ئەم شارەدا دەمیندرێن. ڕۆژانە ڕوبەڕووی دەیان هەڵسو کەوتی نەشیاو دەبنەوە. سیمایان بێناز و ڕەنگزەرد و لاوازن. جلوبەرگیان کۆنە و خاوێن نییە، وەک خۆیان دەڵێن بوونەتە کاسبکاری خێزانەکانیان. ئەوانە منداڵە ئیشکەرەکانن کە بەهۆی کارەسات و قەیران و شەڕە دوور و درێژەکانەوە لە دنیای منداڵیان دوور خراونەتەوە و بوونەتە دەستگێڕی سەر شەقامەکان لە پێناو پەیداکردنی پاروویەک ناندا. علاقة أبو أمي من وين؟ بالبيت. بالبيت. بيتكم من وين؟ والله جامعة انتبه. خلتي شو لك شو داعي؟ صلاح الدين. أسأل لك شو داعي؟ والله هي كم عروت. لك ايوه يجوا بازار اشتري ساعة شنو؟ والله هي ساعة روجي كم قارة في عقيل؟ والله هي 10,000 شي 1000 4000. حسين شوني؟ ماشي. ساعات شنو يبوا بازار روجانا؟ 6 ساعة. 6 ساعات. كيف روشي لبازار؟ علاقة. بس علاقة؟ باوتەی توێژەرانی کۆمەڵایەتی منداڵە ئیشکەرەکان خاوەن کەسایەتیەکی لاوازن و با تێپەڕبوونی کات توانای بەرگریکردنیان لە ماف و کەسایەتیان لەدەست دەدەن. ئەو منداڵانە هەرزوو کاریگەر دەبن بە قسە و ڕووداوەکانی دەوروبەریان. بەهۆی ئەوەشەوە زۆرجار ئەو منداڵانە دووچاری لادانی ڕەفتاری کۆمەڵایەتی دەبنەوە. هەروەها لە کاتی گەورەبوونیشاندا دەبنە مەترسی لەسەر ئاسایشی دەرونی و کۆمەڵایەتی. مناڵەتی لەدەستەیە ئەم مناڵە بێوەکو گەورەی خەریکی کڕین و فرۆشتن بێت. جاری وایە ئەگەریەوەی ئیستیغلال بکرێت لەلایەن خەڵکان و گروپی خراپەوە بۆ دەیان جۆر ڕەفتاری نادروست ئەکرێ مناڵانە لێیان بدرێت، ئەکرێ مافیان بخورێت. جاری وایە پارەیان ئەکەوێتە دەست نازانن مامەڵە لەگەڵ پارەیە بکەن بە جۆرێک لە جۆرەکان فێری ئینحراف و لادانی ڕەفتاری و تێکەڵاوبوون بە هەندێک ئیشوکار ئەبن کە ئیشوکاری ئەوان نییە. بە پێیوتەی پۆلیسی سلێمانی منداڵە ئیشکەرەکان تەنها قوربانی ناو تراژیدیای ژیان نین، بەڵکو لە پشت ئەوانەوە کۆمەڵێک کەسن کە بەکاریان دەهێن و بازرگانیان پێوە دەکەن. لە لایەکی تریشەوە خاوەن دوکانەکان نزیکترین کەسن لە منداڵە ئیشکەرەکانەوە لەبارەی ژیانیشانەوە دەڵێن. ڕۆژانە دەیان جار بە چاوی خۆیان دەیبینن کە هەندێک کەس دەستدرێژی دەکەنە سەر کوڕ و کچە ئیشکەرەکان. تووشی ئەنوا ئاشکاڵە بێتەوە. تەنانم باوەڕم پێ بکە من ئەڵەم لەواچە تووشی ئەشکردجەی هینی جەستێ بنەوە، تووشینی جنسی بنەوە، ڕوبەڕووی ئەنوا ئاشکال بنەوە، چونکە مرۆڤمان هەیە لە وڵاتەیە خەڵکمان هەیە خراپە. ئەم مناڵەش لەواتچێ بۆ کۆمەڵە پارەی کەم بگاتە ئەو ئاستەی کردارێکی ناشرین کە بەڵام من ئەڵێم ئەو مناڵە تاوانبار نییە، تاوانبارە سەرەکی سەرکردەکانی وڵات ئەوانەی کە ئاگان لە خەڵمی گەورەکان و مناڵەکانیش نییە لە وڵاتێکاژی دەریایەک نوت لەژێر ئەم خاکەیە. بەڵام مناڵەکانمان بەڕەشوتی لەسەر ئەم جادایە. ئەمە شەرمە بۆ ئەم دەسەڵاتە لە هەر شوێنێ بێ، ئایا لە عێراقا بێ، لە کوردستانە بێ. با پێی ئاماری نەتەوە یەکگرتووەکان بەهۆی جەنگ و کارەساتە سروشتیەکان و هەژاریەوە زیاتر لە 168 ملیۆن منداڵ لە جیهاندا ناچار بە کارکردن دەکرێن. هەرچەندە ئامارێکی ورد لە سەرژمارەی ئەو منداڵانە لە عێراق و هەرێمی کوردستاندا لە بەردەستان نییە. بەڵام بە پێی ئاماری ڕێکخراوی یونسێف لە عێراقدا 1,500,000 منداڵی ئیشکەر لە ساڵانی ڕابردوودا تۆمار کراون. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.